ڤیگەنەکان هیچ جۆرە بەروبوومێکی ئاژەڵی بەکار نهێنن چ لە خۆراک چ لە پوشاک. ئەوڕۆ ئێمە لەم بۆنەدا هەندێ پەرتووک و کتێبی بچووکمان حازر کردووە بۆ ئەو کەسانێک کە دەیانەوێ ببن بە ڤیگەن و نازانن لە کێوە دەست پێ بکەن. من مای 4 ساڵە کە گۆشت ناخۆم، ئەوە شۆکارێکی بۆ ئەگەڕێتەوە کە ئەتوانم باشتر بژیم و یارمەتی ژینگە بدەم بەگشتی. 4 ساڵ پێشستا وازم لە بەرهەمەکانی ئاژەڵی هێنا، خواردن و شتومەک و مەکیاژ و ئەو بابەتانە، لەبەر ئەوەی نەمتوانی بەشدار بم لە ئازاردان و کوشتن و وێرانکردنی ئاژەڵان بە هەر چ هۆیەک. باشە بتەمێ برادران هەمووتان زۆر بەخێر بێت لە ناوی گروپ شاخەوانی سەفین بە خێراتی هەموو لە ئاچ دەکەن. ئەوەی ئامادەکاریمان کردووە بۆ ئەو سێزە گروپی کە ئەمڕۆ هاتوون بۆ شاری شەقراوە بۆی بچنە چیای سەفین وەکو دەستگا ئەمنیەکان وەکو نەخۆشخانە دائیرەی ئاو هەموو ئامادەکاریەکانمان کردووە. ئێمە ئەمڕۆ لەگەڵ 13 گروپا توانیمان بچینە لوتکەی چیای سەفین و ئێستا حالیان ئێمە لەسەر لوتکەی چیای سەفینین و ئێمە وەکو گروپی شاخڕەوی شنوورێ بۆ دووەم جاریشە کە دێنە چیای سەفین ڕێگەیەکیشە شاخڕەوی بۆ دۆزینەوەی ئەو شوێن و دیاردە و ئاسار و ئەشکەوت و جێگایانی کە تا ئێستا لە هیچ شوێنێکی کە بڵین لە کەس دەرکی پێ نەبردووە. ئەمە ئەوڕۆ توانیمان گەشتی شاخەوانی ڕێگی بخەین بە ناوی گەشت شاخەوانی کوردستان. زیاتر لە 13 گروپ بەشدار بوون لە ئاکرێ، هەڵەبجە، سلێمانی، مەسیف، هەولێر. و توانیمان گەشتی سەرکەوتوو بکەین زیاتر لە 250 نەفەر دەبوون. هاتووە کۆمەڵێک ڕێنمایی هاتوچۆیمان بداتێ لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لە ڕێگاوبان. ئێمە کوڕەخای ڕۆشنبیری هاتووە لە درێژەی کار و چاڵاشەکانی خۆمان لە سەرجەم شارەکانی کوردستان بە هەمەهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی هاتسۆی شارەکان توانیمانە سەردانی بەشێکی زۆری قوتابخانەکان بکەین و نامێکەی تایبەت بە ڕۆشنبیری و هۆشیاری هاتووە بەسەر خوێندکاران دابەش بکەین. بەڵام ئێمە مرۆڤ کاتێک لە دوێ سوار دەبین و تەمەنمان نەگونجاوە بۆ ئەوەیە خۆمان بگرین تاقەت دەستەکانمان بەخۆی دوو دەقەت ڕەوان دەستمان نەچین لە خاسی یان لە فڵان شوێنی مەلەکەین و شتەکەشمان بەکاربێنین. دەستخۆشیم بۆ ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆیی هەیە کە قوتابخانەکەمانیان بەسەر کردەوە. بەڕاستی ئەم جیلەی کە لە قوتابخانەکەی ئێمەدا هەیە جیلێکن چالاکن و جیلێکن تووشی کێشە دەبن، بۆیە ئەم هۆشیاریانە زۆر گرنگن لە قوتابخانەکاندا بە تایبەتی لەم مەرحەلانەدا